نزیکەی دەمانگا گروپی کۆمپانیەکانی قەیوان بەردەوامە لە کارکردن لە شەقامی ئۆتۆبانی بابان لە سلێمانی. لەو ماوەیەدا توانراوە لە 120 پرۆژەکە تەواو بکرێت. تیمێکی 1000 کەسی بە شەو و ڕۆژ بە چەندین ئامێری جاجیا بەردەوامن لە کارکردن لەسەر پرۆژەکە. پرۆژە شەقامی سەدمەتریی ناسراو بە ئۆتۆبانی بابان لە ئێستادا کارێکی زۆر باشی تیا دەکرێت. لە دوای تێپەڕبوونی وەرزی سەرما و باران و قوڕ و ئەو بابەتانە ئێستا بەهۆی هاتنی کەشوهەوای گونجاوانێ کارێکی زۆر باشی تیا دەکرێت. زیاد لە 500 پارچە ئامێر کار لە پرۆژەکەدا دەکات. دەستی کارێکی زۆری تیا کار لە بڕگەکانی کۆنکرێت و بڕین و پڕکردنەوەدا دەکرێت. کار لە تەواوی پردەکاندا دەکرێت لەگەڵ ئەندەرپاسەکاندا. ڕێژەی کاری جێبەجێکرا و زۆر باشە بەپێی پلان ئەڕواتە پێشەوانێ. لە داهاتوودا کارەکان بەرچاویەکی زیاتر بەخۆی دەبینێت و ئەچێتە پێشترەوان. لە حاڵی ئێستادا کار لە تەواوی ئەندەرپاس و تەرچەنج و یەکتر بڕەکان دەکرێت. بڕێکی زۆر باش کاری تێدا کراوە. کاری پایاڵەکان و ئەساسەکان بڕگێکی زۆر باشی بڕیوە. لە دوای جەژنی ڕەمەزانەوانێ کار لە یەکتر بڕی حەڤە ئەکرێت کە ئەکوێتە پشتی بازگەی سلێمانی عەربەتەوانێ. هەروەها کار دەکرێت و بەرنامە ڕێژی کراوە بۆ کارکردن لە یەکتر بڕی ژمارە 15 کە دەکەوێتە سەر ڕێگای تانجەرۆ بۆ قەرەخ. تیمەکانی حکومەت و پەرلەمان چاودێری چۆنێتی کارکردن دەکەن لە پرۆژەی شەقامی سەدمەتری یاخود ئۆتۆبانی بابان. ئەوان دەڵێن ئەم شەقامە دەبێتە یەکێک لە استراتیژیترین پرۆژە و سلێمانی لە قۆناغێکەوە دەباتە قۆناغێکی دیکە لە ڕووی ڕێگاوبان و ئاوەدانیەوە. دیارە ئێمە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ژمارەیەک لە لیژنەی هەمیشەییمانەیە لە کۆی سێکتەرەکانی کە پێویستە بە خزمەت و خزمەتگوزاری هاوڵاتیان ودام و دەستگاکانەوە. لەوانە دوو لیژنەیان کە تایبەتمەندی هەیە بە شەقامی سەدمەتری یا شارڕێی بابانی سلێمانی کە ویش لیژنەی پلان و پرۆژەکانە پێم وایە تا ئێستا زیاتر لە 4 جار سەردانیان کردەوە. بە هەمان شێوە لیژنەی شارەوانی و خزمەتگوزاری لە ئەنجومەنی پارێزگا بۆ بخۆشمان لە سەرۆکاتی ئەنجومەن و بەندەش وەک سەرۆکی ئەنجومەن بەردەوام پەیوەندیمان هەیە بۆ ئەوەی کە بزانین لە کاری یا ڕێکارەکانی شەقامی سەدمەتری چۆن دەچێت بەڕێوە. بە دڵنیایی هەندێک گرفت و ئاستەنگی هەبووە لە ڕابردوودا هەم لەبارەی کێشەی زەویەکان و لەبارەی قەرەبووی خاوەن جوتیارەکان وانە ئێمە چەند جارێک کاری پێویستمان لەسەر ئەمانەش کردووە. شارڕێی بابانی سلێمانی کە بە شەقامی سەدمەتری ناسراوە بەڕاستی شەقامێکی زۆر گرنگە بۆ پارێزگای سلێمانی بەگشتی و هەروەها واتە هەم پەیوەستە بە پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجەوە بە تەنانەت بۆ تەواوی سنوورەکە گرنگیەکی زۆری هەیە. شەقامی سەدمەتری یەکێکە لە پرۆژە استراتیجیەکانی پارێزگای سلێمانی بۆ کەمکردنەوەی قەرەباڵغی، بۆ بەخشینی سیمایەکی جوان، بۆ کەمکردنەوەی کێشەکانی ترافیک و با بڵێن لە سرای سلێمانی. پرۆژێکی استراتیجیە و ئەمە دەمێکم پرۆژەیە با بڵێن ڕەزامەندی لەسەر دەربڕاوە. بەڵام ساڵی ڕابردوو کەتەواری جێبەجێکردن ئێستا بەپێی بە دوواداچوونەکانی ئێمە و چاودێریکردن کۆمەڵک هەنگاوی باشی بڕیوە و پرۆژەکە کۆمپانیای جێبەجێکات تاکیدی کردوتەوە کە لە وادەی دیاریکرا و کارەکانی تەواوە بێت. بەشی یەکەم و هەنگاوی یەکەم ئێمە بەردەوامی لە چاودێریکردنی ئەم پرۆژێ. نوێنەری شارەوانیە لە پرۆژەکەدا ئەو لەسەر نەخشە و بە شێوەیەکی زانستی وردەکاری پرۆژەکە و پلانی داهاتوو ڕوون دەکاتەوە. باس لەوە دەکات پاش وەرزی سەرما و بارانبارین هەنگاوەکانی کارکردن لە پرۆژەکە خێراتر دەکرێت و گەشتبینن پێش وادەی دیاریکراوی خۆی ئەم شەقامە بخرێتە خزمەتی هاوڵاتیانی شارەکەوە. کار لە شەقامی سەدمەتری سلێمانی کە کۆمپانیا قەیوان جێبەجێکە بەردەوامە هەر لە ڕۆژی دەست بەکاربوونەوە کار لە هەموو بەشەکانی پرۆژەکەدا دەکرێت واتە لە سەرەتای پرۆژەکە تا کۆتایی پرۆژەکە کاری تیادا دەکرێت. تەنها ناوچەی تانجەرۆ نەبێ بەهۆی زیادەڕێەوە تاکو زیادەڕێیەکان لابرێت لێواشە کار دەست دەکرێت بەکارکردن. پرۆژەکە بەپێی ڕەوشی ڕێگاوبانی عێراقی ئەکرێت وەک ڕێگایەکی سەرەکی خێرا بەپێی ئەو ماسەڵاتان عالەمیانەی کە هەیە جێبەجێ دەکرێت. هیچ کاتێک کۆمپانیا کەم سەرخەیم نەکردو لە ڕۆژەکانە لەبەرەوە بەپێی ڕەوش کارێکی باش دەکرێت لە شەقامەکەدا. ئۆتۆبانی بابان لە سەرەتای مانگی حەوتی ساڵی ڕابردووەوە
بە گوژمەی 400 ملیار دیناری عراقی بەردی بناغی دانرا. قۆناغی یەکەمی پرۆژەکە لە شارۆچکەی تاسلوجە تاوەکو گوندی دەمرکانی سەر بەناحی عربەت بە درێژایی 32 کیلۆمەتر دەبێت. لە قۆناغی یەکەمی پرۆژەکە 7 یەکتربڕی گەورە و بچووکی تێدایە بۆ گۆڕینی ئاراستەی شەقامەکان و ویتێرنکردن. هاوکات 5 ئەنتەرباسی تێدا دەبێت بۆ هاتوچۆی گوندنشینانی ئەو ناوچەیە. 68 ئاوبارەی هەیە بۆ تێپەڕبوونی ئاوی باراناو تێیدا. پردێکی گەورەی تێدایە کا درێژیەکەی 495 مەترە و دەکەوێتە سەرچەمی تانجەرۆ. لە شەقامەکەدا 4 سایدی هاتن و ڕۆشتن کە پانی هەر سایدێکی سەرەکیان 21 مەترە و سایدی خزمەتگوزاریش 10 مەترە. 2 ساید بۆ ڕۆشتن و هاتن هەیە. جگەلەوەی بەرزترین کواڵیتی ڕووناکی بۆ شەقامەکە دادەنرێت لەگەڵ هەبوونی چەندین خزمەتگوزاری دیکە لە پرۆژەکەدا. هەورە زەحمەت، شارپرێس، سلێمانی.